دووبارە سڵاوتان لەبێت و کورتان مەگەزین بەردەوامە ئەمجاریان تەوەری ستۆدیۆمان لەبارەی گروپی قەڵای شێوانەیە کە لە یادی 10 ساڵی دامەزراندنیان دوونە یادی 10 ساڵی دامەزراندنیان بوو کۆنسرتێکی گەورەیان لە کەلار ئەنجامدا کە هاوکاتیش بوو لەگەڵ شەوی یەڵدایە تەنها هەرەوەندە نەبوو کە کۆنسرتێک ساز بکەن لە شەوەی یەڵداوەرەوە یادی 10 ساڵی ئەم گروپە بێت بەڵکو هەوڵیان داوە کە لە ڕێگەی ئەم کۆنسرتەوە با بڵین هاوکاری بۆ زیان لێکەوتوانی لە فاوەکەی قەزای چەمچەماڵ کۆبکەنەوە جا ئەم ئێوارەیە میوانەکەمان لە شاری بۆکانەوە هاتووە بۆ باشووری کوردستان و بۆ شاری سلێمانی کە ئەمە یەکەمین جاریەتی بێ بۆ کوردستان کە میوانەکەی ئێوارەیەشمانێکێکە لە گۆرانی بێژەکانی نێو گروپەکە کە دوێنێ چەند بەرهەمێکی پێشکەش کردووە کە ئەوێش خات و سورەییا کەریمزادەیە کە بەڕێزیان گۆرانی بێژن خات و سورەییا بەخێر بێ بۆ کورسات مەگەزین و هەروەها بۆ کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆش. خات و سورەییا پێم بڵێ کە کۆنسرتەکەی دوێنێ چۆن بەڕێوە چوو؟ هەروەها چۆن توانیتان کە هاوکاری بۆ زیان لێکەوتوانی لە فاوەکەی قەزای چەمچەماڵ کۆبکەنەوە چۆن بووی چێ پەیوەندی پێوە کردی بۆ ئەوەی لە نێو ئەم کۆنسرتەیە بەشداری بکەیت؟ دەستان خۆش بێ بۆ بانگێشتا سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم. من لەلایەن کاک محەممەد گرمیانەوە کە سەرپەرشتیاری گروپا لەگەڵ کاک عومەری ئووت بانگێشتیان کردم بۆ کۆنسرتێک بۆ شەوی یەڵدا لە پێشوەختە پێشەوەی بێم و کارە ساتە سروشتی چەمچەماڵ ڕوویدا ئەو سێڵاوە ئیدی هەر بوو بۆ نێەوە کوتمان کە جوانتر وایە کۆنسرتەکە بێبلیت بێت و هەر کەس بە بەشداربوونی خۆی کتێبێک بێنێ بۆ قەرەبوونەوەی خەسارەتێکە لە کتێبخانەی چەمچەماڵ درراوە. کەواتە چۆن بوو کۆنسرتەکە واتە باشی بەڕێوە چوو خەڵکێکی زۆر ئامادە بوونەوەی کە بینیمان لە چاوەڕوانی ئێوەیە بوو یان چاوەڕوانتانە کرد کە خەڵکێکی ئەوەندە زۆر بێن بۆ گوێگرتن لەو کۆنسرتە ئێوە؟ بەڵێ زۆر سپاسیان دەکەین کە بە هاوارمانەوە هاتن و توانیمان کۆمەکێکی زۆر باش بکەین. خەڵکێکی زۆر گێرم و گوڕ و بە هێنانە کتێبەکانیان بەڕاستی خۆشحاڵیان کردی. دەستان خۆش بێت منتان زۆر بێت ئەمە هەڵوێستێکی زۆر جوانە لەلایەن گۆرانی بێژانەوە. زۆر باشە کەواتە دوێنێ توانێتان چەند بەرهەم لە نێو کۆنسرتەکە پێشکەش بە ئامادە بووان بکەن؟ دە بەرهەممانێمە پێشکەش کرد. زۆر باشە. خات و سورەییا تاوەکو ئێستا خاوەنی چەند بەرهەمی تایبەت بەخۆیەتی؟ من لەمێش ساڵە کە کاری مۆزیکم دەست پێ کردو بەڵام ئەوە بەچتی بم هەوێ با بڵێن واردی دنیای هونەر بووم لە پاییزی پارەکەەوە بوو ئەوڵێن بەرهەمم بوو کە هەرهی هونەرمەندانی پێشوو بوو پێشکەشم کرد. زۆر باشەکەواتە بە پێ گۆرانی وچن لە کورسان مەگەزین ناچیتە دەرەوە هەر کەسێک کا هونەرمەند و گۆرانی بێش بێ بێگومان نابێت لە نێو ئەم سۆدەوە بەبێ بەرهەم بڕاتە دەرەوە حەزەکەین جێمان لە گۆرانیەک بێت. زۆر باشە منیژستا گۆرانی شێمان بۆڵێ با بزانین بەتەمای گۆرانی چێمان بۆ بڵێت. گۆرانی هونەرمەندێکی دەنگ خۆشەوە کە خەڵکی شاری مەهاباتە سەید ڕەحیمی قوڕیشی مامۆستا سەید ڕەحیمی قوڕیشی گۆرانیەکی وتان پێشکەش دەکەم لە هومایۆندا. فەرموو. باسمانەوە هەستێرەم دیوە لە باخچەی بەهار گوڵم چنیوە لە باخچەی بەهار گوڵم چنیوە شەونەمی درایە لە ڕوون پێژاوایە لە زەردەی زۆرکایە سەرنجم داوایە لە زەردەی زۆرکایە سەرنجم داوە بەسەر سامی لەسەر لوتکەی بڵندی گەنجی وەستاوم شریتی عمری ڕابردوو هەیدا دەیدا دەیدات وە
وەکو خەودێتە بەرچاوم شریتی چی سەراپا سەرگوزەشتەی ناومێدیمە فیلیمی پڕ لە ناسۆری هەیدا دەیدا دەیداد هەرە سێنانی لاویمە پێشکەشتان خوا دەنگە خۆش بێت. باشە ئەم دەنگە خۆشە و بۆچی تەنهایەک بەرهەمە بۆچی بەرهەمی دیکە و نابێت؟ وەڵاهی لە ڕاستیدا هەر لە خۆم ڕازی نەبووم پێما بۆ وەختی نەهاتووە کەمێک حساسیەتم هەیە لە موردی کاری هونەری داوی کە چۆن دەست پێ بکەم و چۆن بەرهەمی ڕەسەم بدەمە دەرێوانە بەو دەلیلە تا ئێستا کارم نەکردو. کەواتە حەزت لێ کە بەرهەمت هەبوو بەرهەمی ڕەسەنت هەبێت؟ بەڵێ. بۆ ساڵی نوێ بەرهەممانە بێت؟ هیچ بەرهەمێک ئاماداکەی دیا خۆت هیچ بەرهەمێک ئامادەیە بەنیاز بیت کە بەنیازم بەنیازیت کەواتە لە ساڵی نوێ بەرهەمت ئەبێت. بەڵێ. زۆر باشە. خاتوو سورەیە سەرسامە بە دەنگی کامە هونەرمەند یاخود حەز ئەکا گۆرانی کامە هونەرمەند بڵێتەوە زیاتر؟ من وڵا زۆرتر با بڵێم دەنگی هونەرمەندە ڕەسەنەکانم پێخۆشە مامۆستا حەسەن زیرەک مامۆستا عەلی مەردان مامۆستا تایر تۆفیق کاک محەممەد ئیمام لێ تەوای ئەوانە من جۆگریان هەم. دەستە خۆش بێت هونەرمەندە نەمرەکانت بەڕاستی مامۆستاکانتوت مامۆستای کورد و کوردەواری. ئێمە هیچ شتێکمان نەماوە جگەلەوەی کە سوپاس دەکەین کام ئێوارەیە میوانمان بوویت و لە نێو کورسان مەگەزین و دووبارە بەخێربەی بۆ کوردستان هەر لە شاری بۆکانەوە هەتاوەکو ئێرە بەخێربەی سەر چاوان هەرچیەکت هەیە ئەتوانی ئاماژەی پێ بکەی فەرموو. زۆر سپاستان دەکەم بۆ بانگێشتتان بەڕاستی ماندوو نەبنەوە لێراوە پێم خۆشە سپاسی گروپی قەڵای شیروانێ بکەم بە سەرپەرشتیاری کاک محەممەد گەرمیانی و کاک عومەری ئوود کە توانیان ئەو دەرفەتە بۆم بڕەخسێنم بتوانم لە کارێکی ئاوا خزمەتکارانە بەشدار بم لێرە. دەستە خۆش بە دووبارە بەخێربەی بۆ کورسان مەگەزین. سپاس. زۆر سپاس.